زیاتر شرۆڤەی جەنگی شەش ڕۆژەی تا ئێستای نێوان ئیسرائیل ئەمریکا و هەروەها ئێران دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز تارق جاف شارەزای سەربازی لێرە لەگەڵما بەڕێز تارق بەخێر بێین. با لە نوێترین پێشاتەکانەوە دەست پێ بکەم کەمێک بەر لە ئێستا فڕۆکەخانەی نەخجەوان لە ئازەربایجان کرای ئامانج. پێتان وایە ئامانجی ئێران لە بەرفراوانکردنی سنوورەکانی ئەم شەڕە چییە؟ زۆر سپاس. سەرەتام پێم خۆشاوی دێڵێم دووبارەیەکەمەوە لێرە ئەوەی دەیڵێم گزارشتە لە بیرۆڕای خۆم هیچ کەسێک لایەنێکی فەرمی و نەفەرمی لێ بەرپرسیارنی خۆم نەبێ. واقعی شەڕەکەی ئێستا وایە ئەمریکا ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمان ئەمریکا دەوێت بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان خۆی نەجات با لەم شەڕە. ئەمە شەڕیش نییە و جەنگیش نییە، ئەمە ئۆپەراسیۆنێکی دیاریکراوە بۆ چەند ئامانجێکی دیاریکراوە. وەک چۆن ئێران دەیەوێت هێز استنزاف بە ئەمریکا بکە، بە هەمان شێوە ئیسرائیل دەیەوێت زۆربەی ناوچەکە لە شەڕەکەەوە بگلێنێ. ئەوەی لە ئازەربەیجان ڕوویدا هێرشێکی ڕاستەوخۆ و تهدیدێکی ڕاستەوخۆیە بۆ سەر ئیسرائیل چکە بە چەندین بارەگای موساد لە ئازەربەیجان هەیە. بەڵێ پێت وایە کە هۆکارەکەی ئەمە بێ کە ئێران هێرشی کردوتە سەر پێشووتر وتبووی تا ئێستا باڵێۆزخانەکانی ئیسرائیل یا شوێنەکانی هێزە هەواڵگریەکانی ئیسرائیلمان نەکردوتە ئامانج. ئایا ئەمە ئامانجی درێژخایانی ئێرانە کە هاوکات لەگەڵ هێزەکانی ئەمریکا هێزەکانی ئیسرائیل و ناوەندە دیبلۆماسی و سەربازیەکانی بکاتە ئامانج لە ناوچەکە؟ من وتم چۆن ئێران دەیەوێت زۆرترین ناوچە بردومام کە گورزی خۆی بوەشێنێ، ئیسرائیلیش بە تایبەتی بێ لە ئەمریکا، ئیسرائیلیش بە تایبەتی دەیەوێت زۆرترین وڵات تێوەگلێنێ لەم بابەتەیە. بەڵێ باشە. پێت وایە ئێران بەو توانە سەربازیە نابەرابەرە کە لە بەردەم شەڕێکی گەورەیە لەگەڵ دوو زلهێزی گەورەی جیهان ئیسرائیل و ئەمریکا ئەیبێت چی بەدەست بێنێت؟ وازحتر بین ئێرانیش کەم نییە لە ئێستادا، ئەوەی ئێران کردی بە کەم وڵات ناکرێت. ئەگەر ببینین وڵاتانی خەلیج بە هەرمویان نەیانتوانێت تاقە فیشەکێک بە ئێرانەوە بنێ بۆ یەک فیشە کە بە هەمویان چەندان هێزی سەربازی و تیارە و ڕۆکێت و مشتێک. پێت وایە ئەمە دەکەن ئەگەر توانیان هەبا ڕوبەڕووی ئێران دەبنەوە؟ تواناشیانە بێ نایکەن، ئەوان زیاتر بەرژەوەندی و اقتصادی خۆیان بەرچاوەگرن نەکشەر. زۆر باشە. دوێنێ دۆناڵد ترامپ لە بۆنێکی تایبەت لە واشنگتن دوێنێ قسەی دەکرد ئاماژەی بۆ کرد ئێران وڵاتانی دۆست و دراوسەی لەوانە هاوپەیمانەکانی لە وڵاتانی عەرەبی ناوچەکە دەکات ئامانج و دەستیان لێ ناپارێزێت. پێت وایە ئەمە ئەفرێدانی تۆپەکە بوو بۆ گۆڕەپانی وڵاتانی عەرەبی کەم شەڕە لەگەڵ ئێران و وڵاتانی عەرەبیش دەست بکات؟ من پێم وایە ئەو وڵاتانی عەرەبی ئەگەر بشیانێ بەشداری بکەن ئەمریکا ڕێگایان نادا. ئەمریکا خۆی گورزێکی باشی لە وڵاتانی عەرەبی داوە، لە دوو ئامانجی پێکاوە. یەک وڵاتانی عەرەبی زیاتر لە ئێران کردە دوژمن بۆ داهاتوو، ئەمە یەک. دوو وڵاتانی عەرەبی دەسەڵاتدارانی وڵاتانی عەرەبی لە لای جەماوەرەکەی خۆیان بێئەرزش کرد بەڕاستی، چکە خەڵک لیانە پرسێ ئێوە هەموو هێزتانەیە بۆ هیچتان نەکرد بۆ. باشە. زۆربەی و کەسانی کە قسە لەسەرم بارودۆخە دەکەن ئەڵێن ئێران هەڵەی کرد کە هێرشی سەر وڵاتانی عەرەبی کردواتە تێکەوت. بۆ نمونە نۆ لە وڵاتانە کە هێرشی دەکاتە سەر هاوپەیمانی ئێران بوونەوە نێوەندگیر بوونە لە ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا، کەواتە بۆچی دەستی لەوان کردەوە؟ بێگومان ئەڵە دوو پشکە چواردەوری دەکەیت بە ئاگر بخۆیەوەدا. ئێرانیش وای لێ هات، یعنی هیچ چاری نەما، دەستی ناگەشتە ئەمریکا، دەستی ناگەشتی ئیسرائیل وەکو پێویست. ناچار پەلاماری ئەوانەیە دەکە پێی وابوو زیاتر نزیکن لە ئیسرائیل و لە ئەمریکاوە. باشە. ئێران پێشووتر ئەزمموی شەڕی درێژخایانی هەیە، بۆ نمونە شەڕی 8 ساڵە لەگەڵ عێراق، ئەو کەوتە ناو شەڕێکەوە دواتریش مەجبور بوو ڕازی بێت و کۆتایی پێبێت. پێت وایە لەم بارودۆخەتا ئێران ئامادەیە ڕازی بە مەرجەکانی ئەمریکا بێت یا ڕێگەیەک ماوە یان نە؟ ئەمە ئەچێتە ناو شەڕێکی درێژخایەنەوە کە هەر تادێت سنوورەکەی بەرفراوان. ئێران کەوتۆتە موقفێکی زۆر محرج و زۆر ناخۆشەوە لەبەرەوەی ئەساگەر تەسلیم ببێ، هەر وەکو وایە باوکەکە تەسلیم بێ و کوڕەکان پێی بڵێن تۆ چۆن ئەماکە. ینی ئێران نینۆکی کراوە، بەڵام هەرگیز تەسلیمی ئەوە نابێ بێتە سەر ژێرباری هەموو داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە. لە بێژی شەوتومە لە 2026 تا 2030 هەر ئێران نابێت. تورکیاش فلیمێکی بۆ دروست دەکرێت، میسرش بۆی دروست دەکرێت، پاکستانیش پێشتر بۆی دروست کراوە. ئەمە ئێستا ڕووەدا لە 2030 و بەرنامەی بۆ داڕژراوە، بەڵام تەنها ماوەتەوە سەر میلی کاتژمێرەکان بکاتە ئەو تۆقیتانەی کە بۆی دیاریکراوە ڕوو بدەن. کەواتە پێت وایە بەشێکە لە پرۆژەی گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەمێک بەر لە ئێستاش چەند ڕۆژ بەر لە ئێستا وێنێک بڵاو کرایەوە نەتەنیاهۆ نەخشەیەکی لە بەردەم بوو کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو، زۆر فۆکۆسی میدیاکانیش چوە سەر ئەم بابەتە، کەواتە ئێستا کاتی بوو کە لێرەدا دەست پێ بکات بۆ ئەوەی کە سنوورەکە بەرفراوانتر بکات. خۆی من لەمێژەوتومە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو کۆشکێکی کۆنوایە تەمەنی 100 ساڵە. ئەم کۆشکە بۆ ئەوەی کە دیزاینی بگۆڕی جوانتری بکەیت دەبێت لە
ئەساس و تێک بدرێت سەر لەنە دروست بکرێتەوە. باش بۆچی زووتر ئەم هێرشە نەکرا لە کاتێکدا ئەمریکا و ئیسرائیل بەردەوام هەڕەشەی سەر بەرژەوندەکانی ئێرانیانە کرد لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو شەڕی 12 ڕۆژەیان کرد بەڵام وەکو ئێستا شەڕەکان چڕ نەبووە لە ناوەندی ئێران و ئەو شوێنانی کە ئێستا دەکات. ئەوە لای منیش پرسیارە و لای خەڵکیش پرسیارە بۆ ئەمریکا و ئیسرائیل لەو کاتی کە جەماوەری ئێرانی لە خۆپیشاندا نابوون نزیکەی 55,000 خۆپیشاندەر کوژراوە بۆ لەو کاتانەیە هجومیان نەکرد و پەلاماری ئێرانیان نەدەکە ڕێخۆشکەر بوو بۆ لە ناوبردنی ڕژێمی ئێران. ئێستا من قەناعەتم وایە مەبەست گۆڕینی ڕژێم نییە ئەوان مەبەست ئەوەیە کە ئێران بێنە ژێر بار بۆ جێبەجێکردنی داواکارەکانی بە تایبەتی ئەمریکا ئەوجا ئیسرائیل. باش ئەگەر لە ڕووی سەربازیەوە تەماشای بکەین ئێران موشکی بالستی هەیە هاوکات درۆنی هەیە ئەوانی کە لە ناوخۆی ئێران بەرهەم هاتەوە پەرەی پێداوە و فڕۆکەی جەنگیشی هەیە تا ئێستا فڕۆکەی جەنگی لەم شەڕەدا بەکار نەهێناوە پێت وایە بتوانێت بەکاری بێنە بۆچی تا ئێستا بەکاری هەرگیز بەکاری نێناوە لەبەرەوەی بەشی بەکار نایە لەبەرەوەی ئەمریکا و ئیسرائیل کۆنتڕۆلی ئاسمانی هەم عێراق و هەم ئێرانیشیان کردووە. ئێران موشکە بالیستیەکانیشی تقریبا لە کۆتاییدا ئەوەی هەیە سەر تەنها چەند ساڕۆخێکی بچووکن مەودایان کەمە لەگەڵ درۆنی خۆکوژی. کەواتە ناتوانێت بەردەوام بێت لە شەڕێکی درێژخیان لەگەڵ وڵاتانە لە ڕووی توانای سەربازیەوە ئەگەر تەماشای بکەین ناتوانێت بەردەوام بێ ئەوە 100% بەڵام لە هەمان کاتیشە ئەمریکاش هەرخواخوایەتی خێراز و پرۆسەکە کۆتایی پێبێت چکەسن خەڵکی جەماوەرێکی زۆر و لە خودی کۆنگرێسا خەڵکێکی زۆر دژی ئەم بڕیاری ترامپن دەیانەوە هەر چۆنێ بێ کۆتایی بەجەنگەکە بەڵام دوێنێ دەنگی نەهێنا نەیانتوانی ئەم هێرشە ڕابگرن کە لە کۆنگرێسی ئەمریکا و لە سەناتەوە دەنگ بۆ ئەویستیان سنوورێک بۆ دەسەڵاتەکانی دابنن نەیانتوانی ئەوەش کۆماریەکان هەر حیزبەکەی خۆی دەنگی پێداێژ ناوەکانی تر زۆر باشە لەماوە یەک مانگی ڕابردوودا ئارایشێکی سەربازی زۆرمان لە ناوچەکەدا بینیوە بەهێزترین فڕۆکە جەنگەکانی ئەمریکا و کەشتیە فڕۆکە هەڵگرەکانی کە دوو کەشتی زەبەلاحن لە ناوچەکەیە ئەمە تێچوویەکی زۆری بۆ ئەمریکا هەیە بەبێ دەستکەوت ئەمریکا لەم شەڕە دەگەڕێتەوە ئیسرائیل لەم شەڕە دەگەڕێتەوە ئەوەی کەوتمان ئەم ئۆپەراسیۆنە بۆ ئامانجێکی دیاریکراوە ئامانجێک لە ئامانجەکانەوە ئێران سەرۆتێکی زۆری لسۆمی هەیە نەوتی هەیە کانزاکانی تری هەیە چێ لەسەر حکومە لای ئەمریکا ئەمە قەناعەتی منە لای ئەمریکا گرنگ نیە چێ لەسەر حکومە گرنگ ئەوەی لای ئەو لە گرنگە چێ لەسەر حکومە و چی دەدات بە ئەمریکا بێگومان ئەمریکا بە دەست بەتاڵی ناڕوە تێچووی هەر ڕۆژێکی ئەو هێزانێک ئێستا لە ناوچەکانی ئەمریکا ملیۆنێک و ملیارێک و 100 ملیۆن دلارە ڕۆژانە بۆ هەر ڕۆژێک ئەم چۆن بۆ ئێران استنزافە و خۆکوژیە بۆ ئەمریکاش بە هەمان شێوە مەخزوونی چەکی تەواوە بێ مەساریفی زۆرە بێ ئەمەش دەنگی ناڕزایەتی لە خودی ئەمریکا و ناو کۆنگرێسا بەرز کردووە. باشە هەر لە دەستپێکی شەڕەکە و ئێران هەڕەشێوەی کردبوو کە پێکەکانی ئەمریکا و ئیسرائیل دەکات ئامانج و موشکە بالستیکانی ئەو سیستمە بەرگریانە تێدەپەڕێنن لە خاکی ئیسرائیلدا دەکەونە خوارەوە و ئامانجەکانیان دەپێکن بە هەمان شێوە لە وڵاتانی عربی ناوچەکە 14 وڵاتە سەر لەژێر بۆردمانی هێرشەکانی ئێراندا نەدەکرا بەر لەوەی بێننەوە ئەم شەڕەوە دەستکەوتەکانی ئەمریکا لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر بکرابە. پێم وانێ ئەمریکا و ئیسرائیل ئەوەندە لاواز بنکە نەتوان بەرگری لە خۆیان بکەن من پێم وایە هەندێک جار بەقەسی بۆشایی بەجێ دێڵن بۆەوەی کە لە کۆمەلگەی نێو دەوڵەتیش قسەیان هەبێ بڵێتەوە شەڕمان کردو بەڵامەوە تا ئێمەش زیانمان هەیە ئەمەشتمان بەرکەوتووە. باشە وڵاتانی ئەوروپا چۆن دەبینی منێوانەدا بە تایبەتی بەریتانیاوەتی نایەمە ناو شەڕەکەەوە بەڵام من کە سەربازەکانی لە اختیاری ئەمریکادا قەراردا و ئەگەر ئەوانەش بێن ئایا سنووری ئەم شەڕە لە بازنەی ئەمریکا و ئیسرائیل تێدەپەڕێت؟ ئەمە دوورتر بڕوانین دەبێت دوعید ئەوە بکەین کە سین و چین و کۆریای باکوور و رووسیا نێنە ناو مۆزوعەکەەوە پاکستان و هیندستان نێت ئێستا پاکستان ویستی بێتە ناو بابەتەکەەوە دژی ئێران لەبەرەوەی هاوپەیمانێکی ئەمنی هەیە لەگەڵ سعودیە بەڵام سین و هەڕەشەی لێکرد کە شتیوانەکە پێم وانە وڵاتانی ئەوروپا تەداخل بکەن بۆ شێوە ڕاستەوخۆییکە بەڵام ئەوکو لە ڕووی معنەوە لە ڕووی لۆجستیەوە تا ڕادێک دەتوانن. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز تارق جاف شارەزای سەربازی کە لەم ڕووماڵە تایبەتە لەگەڵ کوردستان 24 بۆی سپاس.